ئەی دەستەکانت خۆش بێ خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامی دوای تۆر و گفتوگوی ئەم ڕۆژمان تایبەتە بۆی کامڕۆ 29/12 بە ڕۆژی جیهانی ئامێری میوزیکی چەلۆ ناسراوەکە ئەم ڕۆژە لەسەر دەستی ژەنیارێکی زۆر باتوانە پاڵۆ کەلاسەستانراوەکە خۆی لەدایک بووی ساڵی 1976 و لەو ڕۆژەوە کە دیاری کراوە هەموو ساڵێک ئەم ڕۆژە بە چەندین چالاکی جیاواز بۆ ژەنیارانی ئامێری میوزیکی چەلۆ بەڕێوەچێکە ئامێرێکە لە جیانە ئێستا لە زۆربەی کۆنسێرتە جیهانیەکانە و لە لای خۆشمان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ ئێمەش بەگرنگیەوە ئەمڕۆ بتوانین چەند پارچە میوزیکێک لە ڕێگەی ئامێری چەلۆوە واروها چەندین گفتوگۆ لەسەر ئامێری چەلۆ و گرنگیدان پێی و فێربوونی لەم ئامێرەیە خۆی لە چیاپینێتەوە بە میوانداری زۆر بەڕێز کاک عومەر عەبدوڵڵا وەکو میوزیسیان و بەڕێزیشان ماوەی چەند ساڵێکە خزمەتەکەن و لەم ئامێرەیە توانیویانە قاڵ بنە و کاری باشتر لە نێو گروپەکان و تیپەکان بکەن. کاک عومەر زۆر زۆر بەخێر بێی سڵاو پیرۆزبایە ڕۆژە لە جەنابتەکەی. سپاس بۆ هەموو کارمەندان و برادران کورسات، سپاس بۆ ستافە جوانە، ستاف بۆ هەموو عازف ژەنیارانی چەلۆی کوردستان و جیهانیش لەم ڕۆژە پیرۆزەدا کە یادی ڕۆژی موزیکی چەلۆیە، موزیکی جیهانی چەلۆ. دەستەکانت خۆش بێ. دەنگیشی جوان با لەوە دەست پێ یەک تۆز باسی مێژۆکەی بکەین. ئەم ڕۆژە کە دیاری کرا پابلۆ کالاساس لەتی لە دایکبوونی ئەو بوو بە یادی ئەوە دایاننا یاخود چۆن بوو مامۆستا؟ خۆی ئەگەر بینە سەرەتای چەلۆ چەلۆ لە دوای سەدەی 15 بۆ 16 زیاتر ئامێرێ ینی ڤیۆلادا پراجۆ بوو، ئامێرێکی لە بڵێن لە کەمانچە گەورەتر بوو بەدەستە گیرانی ئەخرای سەرشان دەنگەکەی بێز بوو. ئەنجا ئەم ئەمێرە بڵێن دەوری چەلۆی بینی. ڤیۆلا نەبوو چون ئەسا ڤیۆلایش هەیە پێمان بەڵێ ڤیۆلاش بەسم لە ڤیۆلاش گەورەتر و سیمکەشی ئەستورتر بوو. جا طبعاً تۆزێ عەزێتی زۆر بوو، گەورە بوو لەسەر شان ئەوەستا، ینی وەتەرەکانیشی زیاتر بوو، 5 وەتەر بوو. تا ساڵی 1600 لە ڕێنیسانس کە شۆڕشێک سەری هەڵا و شۆڕشی کرانەوە بوو، ئامێرەکان زیاتر تەشەنیان سەن و چوونە باری ستاندارد و ئیتر ئەو کاتە چەلۆ زیاتر ئەو خاڵبەی وەرگرت. ئەنجا تا ساڵی 1000 و تا سەدەی 18 بۆ 19 ئەنجا چەلۆ قاچیان بۆ دروست کرد، ینی چونکە ئەمریکا گەورە بوو لەسەر ئەنتۆنیۆ سترادیڤاریۆس کە ئامێری چەلۆی وەکو دیزاین و وەکو شکل و وەکو دەنگ ستاندارد کرد، ینی خسێبارێکی ستانداردەوە. پێشتر سیمەکانی ڕێخۆڵە بوو، ڕێخۆڵەی ئاژەڵ بوو، دەنگێکی کپووی نییە بوو، بەڵام لە پۆڵندا لە سەدەی 18 سیمەکان ینی ئەو وەتارە ژیەکانی کرا بە سیم، کە کرا بە سیم هەم کوالیتەکەی بەرزتر بوو، هەم تۆنی ورتر و جوانتر بوو. جا ئەگەر بینەوە سەر پابلۆ کاسالس، ینی ئەمە ئەتوانین بڵێن کەس لە ئیسپانیا لەدایک بووە، کەسێکی مرۆڤ دۆست بووە، کەسێک بووە کە دژی ینی هەموو زوڵم و ستەمێ بووە، لەبەرەوە وڵاتەکەی خۆی بەجێشتووە لە کاتی شەڕی ئیسپانیا، چۆتە فەڕەنسا. لە فەڕەنسا شۆڕشێکی بەرپا کردووە لە خۆشەویستی موزیک و لە کۆکردنەوەی موزیک و ئەنجامە هەر لە تەمەنی 4 ساڵی خوا بە هەرێکی یاوەتێ عازف ڤایۆلین بووە، عازف پیانۆ بووە، عازف فلوت بووە، ژەنیارێکی بەتوانا بووە. جا لە چۆلای زیاتر خۆی بینیوتە لە دوایەوە. جا کۆمپۆزەر بووە، ینی موزیکدانەر بووە، موزیکدانەرێکی زۆر باش بووە لە سەدەی 20. جا کرانەوەی ئەم لە ساڵی 1899 شانسێکی هەبووە کە لە فەڕەنسا بڵێن کۆنسێرتێک کراوەیان فستیڤالێک کراوە، تواناکانی ئەم بە دەرکەوتووە. پاشان لە جەنگی جیهانی دووەم یەکەمە چۆتە کەنەدا، چۆتە وڵاتانی ئەمریکا و ئیتر زیاتر گرێی پێدراوە. ئەم هاتووە هەموو سیوتەکانی باخی کۆ کردوێتەوە،
یعنی زۆر سیوتەکانی باخ لەوانەیە زۆری نەژەنرابێت بەڵام ئەمە هاتووە میکۆ کردوێتەوە لە ماوەی 3 ساڵە لە جەنگی وازان پێش جەنگی جیهانی دووەم بووە لە 33 بۆ یان 36 بۆ 39 بووە لە ماوەی 3 ساڵە هەموو سیوتەکانی تۆمار کردووە ینی ماشەڵڵا توانایەکی زۆر ڕادەبەدەریە بووە هەموو سیوتەکانی کۆ کردوێتەوە و هەمی تۆمار کردووە ئەی دەستیان خۆش بێوا لە کۆتاییان کردووە ئامێرێکی ئەمە دەنگ خۆش بتوانێت بگاتە ئێرە جا مامۆستا عومەر با یەکەم جار گوێمان لێبوو بەوە بەرنامەکە لەم بەشا دەستمان پێکە جارێکی تر بچنە لای دەنگی خۆشی ئامێری چەلۆکی بەڕێزە دواتر گفتگۆکەمان درێژە پێ جاکر ببرە پێشەوەی بچینەوە فەرموو ئەو پاچە موزیکەی کە یەکەم جار لێمە ئەمە موزیکێکی پاپلۆیە پاپلۆ کاسلێس بەڵێ ئەمە بە ناوی گۆرانیەک بۆ باڵندەکان ئینی کردبوو بەڵام بەداخەوە کە هاتم ئەو بڕخۆم ئاسانە لە کاتی تونکردنەوە بڕخۆی ئینەکەم کە پێ ئەم شیشە سلاک بوو ببوور نەگەر تۆزەیە کەمکەوە ئێستا سلاک لە کاتی تونکردنەوەیە سێکەم سلاک بوو تێ بەرنامەی ڕاستەوخۆ و کێشانەشی تیابێ بەڵێ دەستە خۆشەوە بە جوانی دەبرەکر ئێمە هەستمان پێ نەکەن بەڕێز سپاس مشل بووە تو نابێتەوە دەستەکانت خۆش دەستخۆش تەرکیزی بردووم زۆر بە حەزەرەوە ئەوە نییە چەلۆکەی تر ئەخەزیە کۆنتڕۆڵ ناکرێت چکە ئەو بڕخۆی بەداخەوە بەڵام هەر باش ینی باش و پارچەیەکی زۆر بەچێ ئەمە ببێت تۆزێت تەبان کە ئەخەزیە تر تۆزە تەرکیزە ڕات و لەوانەیە شوێن پەنجەکانێ باش شوێنی خۆی نەپێکێت ئەمریکا تۆزە قورسە بۆ ڕاگیرکردن و باشە کاومەر بەڕێستان لەگەڵەوەی ژەنیاری چەلۆن مامۆساشن لەم بارەیە تا چەند لە لای خۆمان بۆ نمونە خواست لەسەر فێربوونی ئامێری چەلۆ هەیە و تا چەند ئێمە توانیمانە لە ڕێگەی ناوەندە ئەکاتمیەکانەوە ئیتر فێرگەکان بێ پەیمانگا بێ کۆلێژ بێ بتوانین ئامێری چەلۆ بە باشی ئێمە بۆ هەرینەکە ینی ئەبێ بگەڕێن بۆ مێژوو بۆ مێژوی خۆمان مێژووی کورد لە موزیکا ئەنی کۆن زۆر کۆن نییە بڵێن وەکو ئامێر وەکو ئامریکان زۆر کۆن نییە ئەوە هیچ وەکو شمشاڵ و وەکو هەندێک ئامێری خۆمان کە دەف و ئامێر پێکەشتەکان و ئامێری زۆر ناو کەڕە ناوی ئەم ئامێرانە کە مێژوێکی دێرینی کۆنی هەیە یان سێتار و تار و ئەو ئامێرە تەمبور
ئەمانە مێژووکی دێری نیە لە موزیکی کوردیە بەڵام وەکو ئامێری چەلۆ ئەتوانم بڵێم لە ساڵی کۆتایی شەسەکانەوە زیاتر ئەم ئامێرە بە پێی پێویستی هاتە ناو موزیکی کوردیەوە ئەویش زیاتر لە ڕێی تیپی مۆسیقای سلێمانی تیپی مۆسیقای سلێمانی کاتێکە کۆمەڵێک گەنج لە مامۆستا ویلیەمی حەناکۆی کردنەوە بە ڕەحمە بێ طبعا پیرۆزبایی لە برا مەسیحەکان شەکەم کە بەهۆی کریسمسەوە بە تایبەتی مامۆستا فەڕەنسیس داوەتی ئینشەڵڵا باری تەندروستی باش بێت ئامێری چەلۆ ئەتوانین بڵێن لە تیپی سلێمانی کاک ئەسەقەرداغی بەدەستیەوە گرتووە دوای مامۆستا عوسمان کە ئازف ڤایلۆن بووە کە مامۆستای خۆشم بووە لە سەرەتاییە لە مەکتەبی بێکەس چەلۆم لە دەستی ئەوە بینی ینی لە تیپی مۆسیقای سلێمانی زۆر ینی ئەگەڕام هەموو باشە بێت تۆنی چەلۆ چۆن بێت ینی چونکە لەناو کەمانچەکان دیار بوو کلارنێ دیار و ئامێرەکانی کە دیار بوو کوردیۆن دیار بوو بەڵام دەنگی چەلۆ زۆر دیار نەبوو لەوە من حەزم لە چەلۆ کرد بەڵام خۆشبەختانە لە دوای ئەوە چەندین گەنجی کە چەندین تیپی هونەری دامەزرا دوایەوە پەیمانگای هونەرە جوانەکان دامەزرا کە لە سلێمانیە ئەتوانین ناوی بنین پەیمانگای هونەرە جوانەکانی دایک لە هەرێمی کوردستانە چکە لە هەموو ناوچەکانیکەوە بەسەم پەیمانگای ئەمانە بوو لەوێ چەندین عەزف چەلیکە دروست بوو یەکێ لەوانە گۆران کامیل کاک نەریمان نازەنین خان چەندی کەسیکە دوایەوە ینی کولی هونەرە جوانەکان کرایەوە لێش چەندین ژەنیاری بەتوانە دروست بێ سا ماشەڵڵا چەندین گەنجمانەیە کە زۆر بەتوانە و زۆر بە کاتێکی کەم ینی ئەگەنە مستەوایەکی باش یعنی بەهۆی ئەوەی کە منهەج و مامۆستا و گیری باشەیە بەڵام بەداخەوە بۆ ئێمە لەوانەیە بۆ لاپەڕێکە چوین بۆ بەخا بۆ هەولێر بۆ شوێن ینی چاوەڕی مامۆستایەک بووین کە زانیارێک وەرگین کە هەڵەیەکمانەیە ڕاستیکەینەوە چۆن ڕاستکەینەوە شکۆر ئێستا خۆشبەختانە ئازب چەلۆ زۆر زۆرە لەخوا بە زیابێ خۆش باشیم لە مامۆستا لەگەڵ خوێندکارەکانیان باشە بوو فێر بوون وەڵا من تەبەن چەند ساڵێک دەرسم تۆتەوە هەم لە وەکو ینی لە شوێنی ئەهلیە هەم وەکو دەورات هەم وەکو پەیمانگای هونەرە جوانەکان هەم وەکو کۆلیژی هونەرە جوانەکان ئێترەوە خوێندکارەکان ئەوانەی کە بەرکەوتەمان هەبووە ئەوان ناتوان حکمیەوە بن کە مستاوی من چۆن بووە ئینشەڵڵا هەر بمێنی هەوڵێکی زۆر زۆر جوانە داوە جا مامۆستا عومەر لە چ تەمەنێکەوە ئیتر ئامێرەکان زانین هەتاکو لە مناڵیەوە تۆ فێربی جوانتر فێرەبی لە چ تەمەنێکەوە ئەکرێت بۆ نمونە چەلۆ بگیرێت بەدەستەوە بەتایبەت لەبەر قەبارەکەی بۆ نمونە ئێوە زۆر جاراوە ها ئەبێ بیگرنە باوش کێشێکی هەیە ملدانەوانی هەیە هەندێک لە ئامێرەکان تۆزە گرفتلانێ دروست بۆ نمونە چەلۆ بە چ شێوەیەکە چەلۆ وەکو باسم کرد یەکەم جار بە ئەخرای سەرشان بەڵامی ساخرێتە بینی هەردوو قاچەوە لەبەرەوە کیاساتی هەیە ینی کیاساتەکە ئێستا بۆ مناڵ دروستەکرێت یەک لە سەر چوار وەکو ڤایلۆن دوو لە سەر چوار سێ لە سەر چوار چوار لە سەر چوارە هەم قەبارەی چوارەکەشی بەپێی جسمی ئەو کەسە لەوانەیە فەرق کات ئەمە چوارە بەڵێ ئەمە چوارە بەڵام لەوانەیە لەم تۆزە شکلی گەورەتری شەبێ بۆ کەسێکە زۆر گەورەتر ینی هەیە جسمی گەورەترە ینی گونجێنراوە ئامێرەکان هەمی گونجێنراوە بۆ ینی حتا ئەگەر بینە سەر قوتابخانی سەرزۆکی سێرەکەی ئەو هەموو عازف چەلۆیە ینی سەرشانوویەک لەوانەیە عازف چەلۆ هەمی ئەسپە کاتەمی لە هەموو کیاسەکانی تایە و بەپی هەموو تەمەنەکان چەلۆ بە گروپە ژەنن کەمانچە بە گروپە ژەنن ینی کەواتە ئامێرەکە گونجێنراوە و ئێستا ئەتوانێت مناڵ و گەورە و بەتەمەنەکانیش ینی ئەم ئەمێرە بژێن بەڵام خۆی باشترە لە مناڵیەوە دەستی باتێ لە مناڵیەوە بڵێن ئەگەر بگونجێ لە تەمەنی 6 ساڵیەوە لەوانەیە گونجاوتر بێت چکە هەم ئەگەر بەڵام ئامێرێکی باشی هەبێت و کە بتوانێت تۆنەکانی پێ دەرچێت ینی ئازێتی نییە زۆر باشە مامۆستایمە دەستخۆشیت لەکەین زۆر سپاس بۆ ئامادەبوون توان کاری باشتر لەسەر ئامێرە بکەن ئەمێ باسی هێنێ شت بکەم یعنی ببورە
ئەتوانم بڵێم لە ساڵی 92 چەند گۆرانێکم کرد بە چەلۆ پیانۆ لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا جەمال سەرگرمەیە و ئەتوانم بڵێم خاوەنی لەوانەیە 15-20 پارچە مۆسیقای چەلۆ بم هەمووشی کوردی ینی شتی کوردی و شتی دانرایی خۆم کە کۆمپۆزیشنم تاو کردووە ئەگەر بار هەبێت هەنێکی بڵاو کردەوە ئەگەر بار هەبێت زۆرینی بڵاوەکەم و ئیشەڵا بۆ کۆتایی ئەم پرۆگراممان یەکێ لەو پارچە کوردیانەمان پێشکەشکەکەین بە کۆتایی پرۆگرام موسیقایەکی هەر چۆن ئەڵێن هەر ئامێرێکە توانی لە هەر وڵاتەکە مۆرکی خۆی هەبێت ئەنوا ئامێرێکی کلاسیکیە کلاسیکی ئەوروپیە ڕۆژئاواییە بەڵام ئەتوانین ئێمە بیگونجێنین بۆ ئینەکەی خۆمان خۆمان مۆسیقایەکی کوردی ئاسایی ئەمیانی تا تۆ ئامادابی سەحرێمە کۆتایی بە پرۆگرامەکانی بە پارچە میوزیکەی مامۆسا هیوای تەندروستێکی باش ڕۆژێکی خۆشتانە بێ و هیوادارین ئەم پارچانە چێژی هەو پێ بۆیەوە خواتان لەگەڵ بێت فەرموو مامۆسا.